يلا خلق بكين بخينا سر أوا إما من ملاني الشريفانة معنيها مدني ديالوج لقى البارتي ويشتي هيت قين معنيها بويا من بخوم تسكي يعني لقى أو اتزاهنيم يعني بز لرقي بارتي تسكي همش سر بكين أو خبري هاوريان دنيا بلاو كراوك فرصة صوفي كرجاي يعني لهيت بلقيش دوكومنتينية أو قصيف ناو فيسبوك بو بناوي حكومتي دزگای هەواڵگیری بڵاو کرا و لە پەیدی فەرمیان نییە ئەوە یەک دوو ئێمە ڕەنگە یەگەر بزانن بڕۆنە سەر لە 31 ئۆکتۆبەرەوە یعنی باسمان کرد فرسەت زۆر خراپە لە ڕۆژی یەکەمەوە کە ئەوە بووە ئێمە لە نزیکەوە ئاگامان لێ بوو فرسەت سۆفی ڕەوشی تەندروستی کۆرۆنای زۆر خراپ بووە و خاڵە کەش ینی بەر لەوەی بچمە سەر ئەوە فرسەت بدات کۆرۆنای گرت بوو يعني أول دقيق بن فرصة بكورونا مردوا برام شوي مردنا كيسا بوتان بعض كم كتوم بوا فرصة نكوجرا ولا برا فرصة أو نك فرصة أو كسانية يعني كل قتني أو كوتي دعائك هيز بر برسج بارتي جرأتينية للرجاري أمره لبرامبر ويسيق سبكة برواب كان أو ويسي حولي كشني نتيجوان بارزاني دابو يعني نك سورانيا كان بعدين كانش ناويرن ولا ناو بارزانيا كانش ويسي أبرود جنزة شهر زكارة حتى ميدان يتر دست دوشني وكسكا نفرق بنيري بلا بيان بخوي بيه لقى فرصة صوفي قصب كاو قفت تقول لقى كاكا يعني تلفون الشلو دا كا أجهر إيش الشيء بلا وهربر برسك يعني باسوانا شخوي لو دنيري بوزان يعني تان أبو نية أو حكاية دي باس كلام راز نية ودو أما نعم نبي يعني بارتي أوندا زور خيانة تاوان تيروري كده بتبيز ذاك أما بين هر يك مرد تيرورة هر يك مرد كشتيان هر يك مرد شهريان دايا أو أن تسكي بارتي إيشي منيش نية زور دفاع لكم بس بارتي لا تسلو لا شستكانة ودا سيبو كامبينا كرديا بو كامبينا كشنا كرديا حتى هزاران كسي كشتي يعني خو بوي كمو زيادة بس إما دبي أم بخوم أكو سقيش روزنامة جري أكو كسي كبروا وبي راسته كان بازه كم لو رانجو اگنا پارتی تخوا بخوب زين چندی کدا کجی با اما شو او دستی بیت بتوانی دا کجیتن جهره سیاره نازانم کشتنی بگوله تعذیبه تیرور او تو نابه پارتی بلام فرصه صوفی هاوریان با کشتن نکشه بس بنوعی که او زانیارانی ما فعلا اكو كشتن كجايا ولا خمسارديان ببرنامج واستعملوا تنباز كم هم وزان فرصة صوفي جارك تشكروا نبو بس يعني بما يشكم هاتوا ناو خلق دعاء أوصلن وتوجبوا كتوجبوا وروش خراب نبو هاوريان بوزان ياريتان بس من دقيقة ملوي ككورونا يقرتبوا يعني أو مادة يجهروا أشتاني كباز كان من نمزاني بار على ما نازاني رنجي ديان نهيني كهبي لعيدا بديار كبيتنا أو بي بلام كورونا يقرتيه لكوروناش بداية وصلي خطر نبوة خالك كمن دم اللي بلام أعلى لدايا فالسرسو في حرب زور وبسيطي قطار لك لا لبرا سنة خوشي نبوة تمني قورة نبوة أو نبوة بلام دوای او تستخستخانه او شیو معامله لگری کرایه علیره گمان دروز بوه براستی گمانه اما نازانم براستی خمساردیه نزانیه همو اشتانه تیکل بوه فرصت سنجان تقاندیه کاربای چی گلگلک زورشان لیده و دسمشان ششتیتو یعنی سنگو آنان زوربی ششتیتو دلن سطح هفتای او بوه الان كاربا يا مش خبر ما عنده بس بالراب كان هاوري من وانا كي خبر ده من اجازور دقيق نفهم زورتك الله نبي لقري قط بازناك يعني تسكيناك بروج انا خبر دي نقله بر او خو ما بالراب كان قصينا راستش كان بارت خلقك بروادك بس مثلا لك نمن نسين خصه وجداني واخلاقيه وايما دبي موديل شو قلتم جان او بي بشامدين فرصه كدقات خستخان بيشتري نتوتا خستخانه نامبالتي خوي بوا وزارك تابو تو دو زار قرتيتي بوزان يعني تانا سيكتري قرتيتي زاري دوم كقرتيتي كم خمساتي خوش كذا حبوا يعني زونت سوا بلام يك خالي جرينج كشبري مهاريان باشش زوري بربستخاني بارتي استناوير مستنا خستخانه بوزان يعني تا ناوير مستنا خستخانه لا بدو حالته اكس قام بس استني تندرسي خوانيا كوا حالتش زور شرمزاريه ولا حزبي حاكم
گچکە و گەورەیەکیت بڕای بەو سیستەمی تەندروستی خۆی نییە دوو دەترسێن تەسفیە بکرێن بەڕاستی باشترین فرسەتە ئەنی هەردوو خاڵ هەیە لە گۆڕێ فرسەت درەنگ چوتە خەستەخانە کە چوتە خەستەخانەش بەڕاستی ئەوەی ئەمەزانیتم یعنی زۆر بەغەڵەت مامەڵەیان لەگە کردی ئەو چۆن ڤاکسینی چاودرا و چۆن ئۆکسزین ئەو بۆ چۆن دەیان کەسیت کە ئەو بووە تەقیمی سەقەت کرا ئەترە من نازان بە بەرنامە بووە یان بێ بەرنامە بووە کە گەیشتە تورکیای بەس کارەبایەکی زۆریان لێدایە ئەوە جێی پرسیارێکی زۆر گەورەیە بە هیوان ئەوانەی لە بواری تەندروستی دەزانن سینجیان هەتەکن قڕقرتۆکی دڕاندیە خاوێنیان کردۆ ئیتر ئەوە ئیشی ئەوانەی تۆبیە پلازمایان داوەتێ و تەوقیتەکەی خەڵەت بە ئەمن لێ نازانم بەڕاستی بەڵام ئەوەی کە گرنگە دەمەوێت بڵێم لێرەدا کاتێک کە ڕەوانی تورکیا کرا لە خەستەخانەیەکە هاوڕێیان تاوان ئەو خەستەخانەیەش گومانی زۆر دەکرێت کە هەر ئیماڵی بارزانیە لەبەرەوەی ئەوروپەی زانیاریەکان کەسێکی تورکمان لەوێن دەرباڵا دەستە و زۆربەی بەرپرسە ئەمنی و سیاسەکانی پارتیش کە دەچن لەوێن دەژین لەوێن دەرچارە سەروەردەگرن فرسەتش شتە وێندەر هەرزوو لەوێن دەرگوتیان ئەو شێوە مامەڵەی لە کوردستان لەگەری کرایە زۆر خراپ بووە و قوتارکردنی زەحمەت بووە ئەلێرەدایە کە سەرنج گومان هەیە بەغەڵەتی وەکو ڤاکسینی چاوەکەی بووە نەزانین ویان ئەوتە بە بەرنامە لە ناویان بردیە چکۆ من بڵێم هاوڕێیان فەرسە سۆفی کە هات ساڵ یەکەمی بووە بە ویژدانیش بڵێن لە چاو بەسوولەکانکەی پارتی بدایەت هەمووی کاتا داخلی ناو گەندەڵی دەبی ساڵ یەکەم کۆمەڵێک هەوڵ دەدا شتی باش بکاتن و پارتیش بەخۆی هێنابووی یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو کە لۆدەڤەری باڵەکایەتی کە پارتی تا ئێستا ئەکسەریەت نییە یەکێتی و گۆڕان و یعنی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە بەرامبەری بەهێزن بەو ئیتیزاهی لە باڵەکایەتی بەهێزی بکاتن و وێنەیەکی دیابدا فرسەت کێشەی گەلک زۆر بووە لەگەر زۆر بەرپرسی پارتی بە تایبەتی لەگە نەوزات هادی هاوڕێیان لەگە نەوزات هادی کێشەی زۆرە و بە شخصی خۆش کاتی لە نەوزات هادی کردیەوە نەوزات هادی ئێستا ئەمر قەبزی هەیە بۆ زانیاریتان بەس نێچیر لەکنە خۆی حەواندیتەوە مەسەلەی نەوتیشە نەوتی دزیە نەوزات هادی نەوتی ساڵە کاتیە و یعنی کێشەی زۆر بووە لەگەڵ زۆر مەسئولین و ئەو گروپەی تر ئەمە نازانم ینی بڵێن نەوزات هادی بێویژدانیە ینی بێویژدانەکە چیە مەسەلە سیقی خۆمە مازەلە ویژدانی خۆمە ئەمە نازانم بەزانم فرسەت دژمنی زۆر بە لە ناو پارتی ئەو شێوەی مامەڵە کرایە بە بەرنامە بۆیان بە نەزانی بووە بەڵام نوختەکە لەوەدایە ئەوە قسەی خەستەخانەکەی ئەنقەرەیە و مەسعود بارزانی زۆر لەوە پەستە لە دکتۆر سامانی پەستە نازانم ئایا لای دەدەن لای نادەن چکو پێشترێش لەو دکتۆر سامانە سکانداڵی ینی ئابڕوچوونی زۆر بوو شکستەشی زۆر گەورە بوو عەلا ئەساس چەند جار دانیشتنیان کردێ لای بدەن لەبەر ئەوەی هەموو گیانی سەقەتیە هەموو گیانی فەزاعەتە ئەو کابرایە فەوزایەکە لە ڕێی حیزبەوە ببوویتە ئەوە بەغەڵەت مامەڵە لەگەر کەیسی ڕەوشی تەندروستی فرسە سۆفی کرایە ئیتر بە بەرنامەیە تەسفیە ململانی خوان ئەمە نازانم ینی بە ویژدانەوە بڵێم بەڵام ئەوە ڕێی خەستەخانەی ئەنقەرەیە کە دەکرا فرسە سۆفی وای لەگە نەکرێ و ئینقاز بکرێتن و ئەوە نیشانەی ئەوەیە کە سیستەمی تەندروستی کوردستان چەندە سەقەتە نەکەر ئەو نوقتەیە گوتم گچکە و گەورەی مەسئولی کورد کەس بڕای بە خەستەخانە نییە لۆ هەڵامەت و کۆخە دێنە دەرێ حتا ئێستاش دادێمە سەر مەسەلەی مەسئول بارزانی و من لێرە نمونەیەکی مەسئول بارزانیتان ئەوجارمەوە کە مەسئول بارزانی ئێستا گوایە تووڕە بۆ لەگوایە سیستەمی تەندروستی و سامان خراپە بەڵام بە خۆیان خەستەخانەیان لە زۆربەی ئەوروپا هەیە ئاوران لە نەمسا هەیە ئەوەمە دەقیقین و ساڵانە دێن فاسی خۆیان دەکەن وەکو سەیارە فاسی تەندروستی خۆیان دەگەن و یەکێتی شەروە و هەرچی مەسئولە ماڵ و مناڵیان هەموو دێن لە ئەوروپای عیلاجی خۆیان دەکەن بە خۆیان سقیان پێ نییە و هیچ ئیتیمان بە تەندروستی ناکرد کە من لێرەیەک نمونە لە مەسعود بارزانی دەجێڕمەوە کە کەم کەس دەزانیتن هاوڕێیان ئەو مەسعودە ساڵی 2018 لە مابەری سەر ڕەش و مەسیفی خێزانی مەسعود بارزانی تووشی دامی سەیارە دەبی خەستەخانە کە لەوێندە بە ناوی خەستەخانەی نەخۆشخانەی مەسیفی نوێ کە تورکەکان لەیان دروستکردنەوە نوێترین شتە یەک شەو لەوێندە دەبی ئەو خێزانی مەسروری مەسعود دەستکن بوو شتی و برازاکی
دکتۆر و کەسەکان و ئەکادی ئەوانوێن دەڵێن وڵی شتەکە خەتەر نییە بەڵام پێویستمان بەوەیە کە ئەشعەکەی تر نازانم نە موقناتیزەکەی یان ڕەنگا و ڕەنگکەی ئەومان نییە ئەویش لە زیادی برێ لۆتان تەرتیب دەکەم تو تەسەوەر کە توی مشکلە نییە بەس ئەشور لێکنە خۆتاندانە سبەی ئەمە دەینێرینە تورکیا یعنی سەرۆکی هەرێم وای هاوا لە بڕیەوەی بێ دەعمی خەستەخانە بکە دەعمی نەخۆشخانە بکەن دەعمی ئەوە بکەن سیقە بگەڕێننەوە لە بۆ خەستەخانەی بە ئەهلی گچکە و گەورانیان یەک شەو تەسەوەر بۆ توی سبەینە دەیدێنێت تورکیا لە زیادی بێ چارەسەر بکە نقطەی فرسەت سۆفی کە ئەوەیە کە ئەو کابرایە لە غەڵەتی کو دەرێ هەڵی دکتۆر هەبووە لە هەڵی دکتۆرە و پارتی باش دەزانن و مەسعود بارزانی و هەموویان دەزانن بە غەڵەت هەم کەم تەرخەمی خۆی هەبووە کە بدات زوو ئەوە علاج نەکرد هیچ ڕەوشی خەتەر نەبووە هەمیش ڕەوشی تەندروستی لێوێندەر بە غەڵەت لۆیان کرا ئیتر ئەمن ئەلێرە نازانم چکۆ مافیاکان کە شەڕ دەکەن هاوڕێیان ئەمە لە ئەفلام دەبینین بە چ نەوعەک یەکتر لە ناو دەبن ئایا نەوعەک بووە لە ناوبردنی یان ئەوەتە لە غەڵەتی تەندروست سیستەمی تەندروستی ئەو ڤاکسینی چاوەک نەبوونی ئۆکسیجین وەک ئەو هەموو خەڵکەی کوردستان بەس بزانن ڕەوشی تەندروستی کوردستان ئاوای گەیشتە سەر ئەوەی مەسئولەکانی خۆیان لەناوە بن و بۆ زانێن بەشێکی گرنگ لە مەسئولینی کوردستان ئێستاکە لە کوردستان ناوێرن بچنە خەستەخانەکان وەکو گوتم لە بە دوو سەبەبە یەکیان بڕوایان هیچ بە سیستەمی تەندروستی وڵاتەکەی خۆیان نییە کە حاکمن پارتی وێچێتی دووش دەترسن تەسفیە بکرێن لەو نقطەیەدا تر من ئەوە دەزانم هاوڕێن وەکو مەسەلەیەکی ئەمانەتی مێژووی و دەق بەرپرسیشم و ئەو سەرچاوم من ناڵم غەڵەت ناکەن CNN و BBC و نازانم چێ واشنگتن پۆستش غەڵەت دەکات بەس ئەو زانیاریانەی ئەمە هەیتمان ئەوە دکتۆرەکان دەتوان هەموو لایەک ئەوە گەیشتە قەنەعات کە ئەو مامەڵەی تەندروستی لەگە فرسە سۆفی کرا مامەڵەیەکی غەڵەت بووە ئیتر بە بەرنامە بوو یان بێ بەرنامە بوو من ئەوە نازانم کوێستا لە هەولێری هاوڕێیان کێشە لەوە نییە کێشە شەڕی مافیاکانە شەڕی ئەتو بزانە ملیارەها دۆلارە شەڕی مولکە شەڕی ماکتە هەموو ئەوانەی سەیری فلیمکەنەوێ ئەو شەڕە پەلی ئاویشتە لەو هەموو شتێکی دەوائیر هەموو شوێنەک کو لە ساڵی 2000ەکان ببوورن بە بدایەتی 2000ەکان بەغدا چه پارەت هەبایە جێبەجێ دەکرا ڕێک ئێستا لە هەولێریەوەی لێهاتیە بڕواوکەن ئەو مەسعود و مەسڕۆژ هەموو قوتی خۆیان بەکاربینن ئەگەر کەەوە بە خۆیان پەروەردەی خۆیانەوەنە بەڵام دەرەقەتیان نایەن ئەوەندە پەلوپۆ بوویتەوە ئەوەندە لەق بوویتەوە ئەو وڵاتە کاول بووە هەتا وەکو ئەوروپای شەرقی و یەکی سۆڤێت نەڕوخی ڕناوەستی وەکو سیارەیەک ستاپەکەی تێکچووە دەڕوا هەتا خۆی بە شتەشیادا ئیتر خاوەنەکەی دەمریان ئەوەتە بەس بریندادەوی بەس ڕەوشەکە تەواو لەوە دەستچووە مافیام کۆنتترۆلی هەموو ئەوەی کردیە گەیشتە ئەوەی لە یەکتر لە ناو دەبەن یەکتر ئەوە دەکەن ئەمە قەزێویە ئەوڕیان قەزیشکە من دەبێت بە سەرەکی بڵێم این زیندانیە سیاسیەکان بەهەرحاڵ هاوڕێیان ببورم من کۆمنت ناخوێنمەوە من ئەوە سەرنجی خۆمە هاوڕێیان وەکو سەد بارەش دەکەمەوە من نازانم بە بەرنامە بووە یان هەر درێژەی ئەو کەم تەرخەمیەیە کەم پێم وایە بەشی ڕەنگی ئەو درێژەی ئەو کەم تەرخەمیە چکو لە کوردستانە هەموو شتەکان هیچی کە نەزان لە شوێنێکی ئەو سامانە مدیر عامیەوە بووە پیاوی نەوزاد هادی بوو داوتیان پاراستن بووە نازانم یعنی هەمووی بزنسیە لە سەد کون و منان هەموو دەستێ وەردەدەن بەس ئەوە متەئەکیدم خەمساردیەکە لە خراپی سیستەمی تەندروستی کوردستان بووە لەو ڕوانگەوە فرسەتیش یەکێک لە قوربانیەکانی ئەو ڕۆژەیە هاوڕێنە سەر زیندانە سیاسیانە پارتی بە هەموو عەقڵی خۆی لەگەر ئەوەی جێرمی کۆربین کە سەرۆکی پارتی کرێکارانە و وەزارەتی دەرەوە و بەریتانیا و سوید و حەوت پەرلەمانتار و دەیان منەظەماتی جیهانی دەیان منەظەماتی جیهانی کە ئیدانەیان کردیە و داوا دەکەن ڕێز بگیرە کەس تا ئێستا شوێن بزرە تا ئێستاکە شوێن بزرن و چارەنووسیان دیارنە ئەوە زەنگەشی زۆر مەترسیدارە کە ڕەنگی زۆر بەتان کەیسێکی فرسەتتان لا زۆر گەورەتربی لە کەیسی پێشێلی ماف لە نەبوونی موچە لە کاتێک داوانە زۆر خەتەرە هاوڕێیان ئەوە زۆر خەتەرە ئینسان دەبێت زۆر بە حەزار بێت ئەو کابینەیە هەر